جارێکی تر سڵاوتان لێبێ من لێستەیە لە مونمێتی هەڵەبجەم لەگەڵتانام لێرەش ئەبینی کە سوکاری شەیدان و خەڵکی هەڵەبجەی خۆشەویست و میوانەکان و خەڵکانێکی زۆر لە شار و شارچکەکان و پارێزگاکانی ترەوە سەردانی هەڵەبجەیان کردو و ئەمڕۆ لێرە ئامادەن. لێرە ئەوەی کە گرنگە لە مونمنتەکە ئەو کەسانی کێنارە ئێرە خەڵکی هەڵەبجە ئەویان بۆ دووپاتەکەنەوە کە ئێمە هەمیشە هەوڵێن هەڵەبجە بپارێزین، هەوڵێن جارێکی تر بە شێوازێکی تر پێشوازی لەوە بکەین کە چۆن جارێکی تر هەڵەبجە ببوژێتەوە، چۆن جارێکی تر هەوڵبین لە هەموو سێکتەرە جیاوازەکانە کاری جیاوازتر بکرێت. ڕاستە 36 ساڵ تێپەڕە بێت، زامێکی زۆر زۆر قوڵە لە دڵی هەموو کوردێکی بە شەرەفە، بەڵام لە ئێستا شاوەمان بیر نەچێکە گەنجانمان لە هەڵەبجە توانایەکی بەرچاویان هەیە، ئەو توانن لە زۆربەی بوارە جیاوازەکانە ڕۆڵی بەرچاویانە بێ و خزمەتی ئەم شارە بکەن. هەوڵەکانی خۆیان نەوەستانەوە لە هەر بار و دۆخێکا بێت لە بە هەرکەم و کوڕیەکە بێ توانیوانەکاری ناوازە بکەن بۆ ئەوەی کە زیاتر خزمەت بە هەڵەبجە و بە هەرێمی کوردستان بەگشتی بگەێنن، بە هەموو تاکەکان بگەێنن کە ئەویش کارکردنە لەسەر زمانی کوردی. بە خۆشحاڵی و ئێمە گەنجێکمان هەیە کە کاگۆکرجاب کە خەڵکی شاری هەڵەبجەیە کە ماوەی چەند ساڵێکە پرۆژەیەکی تایبەتی هەیە و من پێم خۆش نییە ئاماژە بە پرۆژەکەی بەم حەزەکەم خۆی بۆ قۆناغە جیاوازانەی کە کاری لەسەر کردووە زیاتر خۆی کردکۆمان بۆ بکە. کاگۆکرد فەرمووگە بیتە لای من. سڵاو لێبێت. سەرەتا بەر لێ بچینە لای کار و پرۆژەکانی تۆک و گەنجیشی هەڵەبجە لە 16 سێ کە ئەمڕۆ 36 ساڵ تێپەڕە بێت، پەیامی تۆ چییە وەکو گەنج؟ پەیامی من لەم ڕۆژەدا توانم بڵێم کە 16 سێ وەکو پێویست خزمەتی ئەم شارە نەکراوە، حەزەکەم ئاماژە بەوە بکەم و هەروەها هیوادارم وە لە ئێستاوە دەست بکرێ بەوەی کە کەیسی هەڵەبجە بکرێ بە کەیسێک بۆ ئەوەی کە ئەو دەستکەوتانی کە پێویستن بۆ گەلی کورد بەدی بهێنێت وە خۆشبەختانە لە بواری زمانی کوردیدا ئەم کەیسی هەڵەبجە ئەوتوانم بڵێم ئاوێتێک بۆ لە ئیش و کارەکانی مندا کە کارم لەسەر کردو لە ڕابردووە لە داهاتووشتا چەندین دەستکەوتی تریش بەردەوامە بێ ئینشاءالله. دەستەکانە خۆش بێ. سپاس بۆ تۆ کاگۆکردەوەی کە لە نزیکۆ من ئاگاداری کار و پرۆژەکانی تۆم. ئەو پرۆژەی کە تۆ هاتە کە تایبەتە بە زمانی کورتی لێستاش لە گوگڵا کاری لەسەرەکەی، ئەم پرۆژەی تۆ لە قۆناغی چیایە و تۆ چۆن پێشتر هەوڵت بۆیەوە و کارکردنی تۆ لەم پرۆژەیە چی وای کردووە کە تۆ بەردەوام بیت و بۆی بتوانی زیاتر خزمەت؟ بەڵێ من لە بواری زمانی کوردیدا لە گوگڵ نزیکی لە پێش ڕابردووە گەوکردنەوە بۆ ڕابردوو لە پێش ساڵی 2015 لەم پرۆژەیە کارەکەم خۆشبەختانە لە ساڵی 2022 دوای 7 ساڵ کارکردن هەوڵمان بوو لەم پرۆژەیەدا زمانی کوردی بە فەرمی لە وەرگێری گوگڵدانرا و لە دواتریدا بەشەکانی تی گوگڵ کە ئەتوانمەڵێن بەشی کامێرا، بەشی وەرگێڕانی ڕاستەوخۆوە، هەروەها بەشی چەندی دیکە بۆ زمانی کوردی چالاک کراوە. ئەمەش دەستکەوتی گرنگ بووە و لە بوارێکی بۆدا کارم کردووە. ئەوە چەند ڕۆژی ڕابردووش کە وەک خەڵکە ئاگادار بوو کە زمانی کوردی بۆ وەرگێری پۆستەکانی تویتەر چالاکرا، ئەمەش دەستکەوتی گرنگ بووە زمانی کوردی و لەگەڵەوەشە لە ئایندێکی نزیکە لە چەند ڕۆژێک داهاتوودا دەستکەوتێکی درنیشت گرنگی تریشمانە بێت ئینشاڵڵا لە داهاتووە خەڵک پێویستی ئەو دەستکەوتەشە بێت. لەگەڵەوەی کە ئەم پرۆژە باشت هەیە وەکو گەنجێکی هەڵەبجە، ئێستا ئێمە لە مونومنتی هەڵەبجەیان ڕاستە ساڵانە کۆمەڵێ بەرپرس کۆمەڵێک خەڵکی بە توانە و بە ئەزمونیش لەم شارەیە هەیە. چۆن بتوانین ئێمە لە زاری خۆتەوە گەنجەکانی هەڵەبجە لە هەر بوارێکە توانایەکیانەیە ئەتوانن جێدەستیان دیارە بێت کار بکەن، نەوەستن، چاوەڕێ نەکەن چکە بارودۆخەکە نەگونجاوە یاخود بڕی ئابووری باش نییە یاخود چۆن بتوانن توانەکانیان بەکاربێنن وەکو تۆ لە هەر بوارێکا بۆی زیاتر خزمەت بکەن. بەڵێ خۆی لە کارێکەکان باخود پرۆژەیەکە کە بتەوێت بەدەستی بێنی گرنگتریشت بریتە لە کۆڵنەدان زۆر گرنگە بە تایبەت ئەوەی کە تۆ بەردەوامێتی بدەی بە ئیش و کارەکانت بۆی بتوانێت بگەی بە ئاستی بگەی بەو ئەو دەستکەوتی کە خۆت پێویستە بەردەوامی زۆر گرنگە و لەگەڵەوە شاخۆتان ئاگادارن لە ئێستادا گەنجان لە ئێستادا گەنجان پاڵپشتی مادی ناکرێن، پاڵپشتی معنەوی ناکرێن. ئەمەش بەداخەوە زۆرێک لە گەنجەکان وات لەو خەونیان هێنن کە بەدی بهێنێت. جا لەبەرەوە لە ئێستاە پێویستەکە کە ئیش بۆ کارێکەکەی ئاماجەکەت نەبەسیتەوە بە هیچ شتێک، ئاماجەگە و نەبەسیتەوە بە مادە بە معنەوی بە هیچ شتێک، بەڵکو ئامانج و ئەوە بێ کە ئەو دەستکەوتی کە پێویستە بەدی بهێنێت وە لە بەردەوامێتیش هەرگیز پەشیمان نابیتەوە، بەردەوامێتی دڵنیا بە ئەگەی بەو ئامانجەی کە خۆ دەدەوێت. باشە ئەم پرۆژەی تۆ کە پێم وایە لە 18 مانگە ئیتر
پێمان ڕاگەێنی کە چیتان کردووە لە ئێستا ناتوێ بیخیتە ڕوو ئەو کاتێک خێتە ڕوو ئەگەر ئەم پرۆژەی تۆ بەردەوام بێت سوود بۆ هەڵەبجە و بە هەڵەبجەکان و بە گەنجانی شەگەێنێت بەڵێ خۆی پرۆژی زمانی کوردی لە وەرگێری گۆڵ نەک سوود بە هەڵابجە و هەڵابجەکان بەڵکو سوود بە هەموو گەلی کوردەگەێنێت سوود بە وڵاتانی دیگە شەگەێنێت خۆی زمانی کوردی کە لە وەرگێری گۆگڵداندا ئەتوانم بڵێم چەندی دەستکەوتی گرنگی تری هەبوو بووە هۆکارێکی گرنگ بۆەوەی کە خەڵک هەلیکاری دەستکەوێت بووە هۆکارێکەوەی کە خەڵکێکی زۆر ڕوو لە هەرێمی کوردستان و عێراق بکەن بوو بە هۆکاریەوەی کە خەڵکی خوێندکارێکی زۆر سوود لە وەری زمانی کوردی ببینە جا لەبەرەوە و لە داهاتووشتا دڵنیابن لە چەند ڕۆژی داهاتوودا کارێکە بێکە بە شێوەیەک لە شێوەکانی دیکەکە خەڵک ئەتوانە سوودی لێبن و خەونی ئەویانە چەندی ساڵداوای ئەو بەشە ئەکەن خۆشبەختانە لە چەند ڕۆژی داهاتوودا ئەو هەواڵە ڕاگەێنین بۆی کە خەڵک سوودی لێ ببینێ. زۆر باشە. من لەگەڵەوەی کە بەڕێستان لەم بواری خۆتا توانایەکی باشتانە بۆ وە لێستە شۆ ڕای ئەگەێنی کە بتانی بە باشی ئەم پرۆژێ بخەیتە ڕوو. سا ئێمە لە مۆنومنتی هەڵەبجەین ئەزانی کە هەموو ساڵێ شانزەی سێ لەم ڕۆژەیە زامێکی زۆر قۆڵە لەسەر دڵی هەموو کوردێکمان. تۆکو گەنجێکی هەڵەبجە پەیامت چییە بۆ هەموو ئەو گەنجانی ترکە لە هەڵەبجەیان کە بتوانن کار لەسەر پرۆژەکانی؟ بەڵێ پەیامی من تەنها ئەوەیە کە بەردەوام بن لەسەر ئیش و کارەکانیان پشت بەوە نەبەسن کە لە داهاتوودا هاوکاریەکردن هاوکاری مادیەکردن یاخود بڵێ ئامانجەکەیان ببەستنەوە بە ئامانجێک لە ئامانجەکان ئەمە خۆی زۆر گرنگە بۆی تۆ بتانی سەرکەوتوبی دڵنیا بە بەردەوامی بوون و نەبەستنەوەی ئامانجەکەت بە شتێکەوە سەرکەوتوو دەگات جا لەبەرەوە لە هەموو ئیش و کارەکاندا لە قۆناغەکانی ژیانە وەتان ئاگادارەکە هەموو قۆناغەکانی ژیان بەرز و نزمی تێەکەی بەڵام گرنگ ئەوەیە تۆ لە هەدا ئامانجەکەت لە داهاتوە بپێکیت وە ژیانیش وە هەروە ئیش و کار و پلان و ئەوانش بە بەرز و نزمی وە خۆشە تۆ ئەگەر بۆ مە بەرز و نزمێک و نەبێ هیچ لە چێشێک نابینی لەو ئامانجێکە بەدیێنیت. دەستەکانە خۆش بێ کاگۆگەڕێ بە زۆر سپاسی تۆکەین دەستی خۆش بێت زۆر سپاس بە هیوای سەرکەوتن و چاوەڕێی کاری باشترە لێکەین و لە هەمان کاتیشا ئێمە پێمە خۆش بوو کە بتوانین کە لێرەوە کە لە مۆنومنتی هەڵەبجەوە کە ئەم گەنجانەمان هەیە توانایەکی باشیانەیە تەنها بۆ هەڵەبجەیەکاننا بۆ هەڵەبجەنە بەڵکو بۆ کورد بەگشتی بۆ هەموو جیهان کە بتوانێت کار لەسەر زمانی کوردی بکات کە ئێمە ئەم توانە جوانانەمان هەبێت ئەم توانە و بەهرە گرنگانەمان هەبێت زۆر گرنگە گرنگی پێ بدەین و لە هەمووشی گرنگتر ئەوەیە کە ئێمە بە شێوازێکی تر بتوانین لەسەر کۆمەڵێک پرۆژە و بواری تر لە هەڵەبجەیە کار بکرێت. خۆشەویستانم پێم خۆشار لەوەی کە ئاماژە بەم بۆی کە چالاکیەکانی ئەمڕۆ لە شاری هەڵەبجە هەر لە مەزاری شەیدان و هەر لە مۆنومنتەکە کۆمەڵە چالاکی جیاواز بەڕێواچێ دوو گروپی ڕۆژهەڵاتی لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتوون لێرە ئەمڕۆ کۆمەڵە چالاکی لە مۆنومنتەکە بە بۆنی شانزەی سێوە سازەکەن و لە شاری سلێمانیش لە کۆنسەخانی نیشتیمانی ئەم لە سوورەکە پێشانگایەکی تایبەت کە مەڵێ وێنەی نەبینرا و لە وێنەمایش ئەکرێکا ژمێرد و کە دەستگای میدیای کورسات هاوکاران لێ ئامادە بن و توانن ڕووماڵی ئەو پێشانگایەتان بۆ بکەن و بێکمان دەوێش هاوڵاتیان لەوێ ئامادە بن لێرە ئەگەڕێمە بۆ ستۆدیۆ بۆی کە هاوکاران تێژە بە پرۆگرامەکە بن و بێکمان ئەوانیش میوانیان هەیە جارێکی تر ئەگەڕێمە لایەوە. بەڵێ سوپاس بۆ هاوکارمان سەرکۆ لە مۆنومنتی هەڵەبجەوە چالێکێکەمان بۆ گوازێتەوە سوپاس بۆ تۆ. بەڵێ ئازیزان لەگەڵتان بەردەوامین لێ سەرشدا ڕاستەخۆ بەشوی کە ڕاستەخۆچێنێ هاوکارمان تەرزە لە ئەمنە سوورەکە لە هۆڵی ئەمنە سوورەکەی شاری سلێمانیە کە لەوێ شالاکیەکەیە پێشانگایەک دێتەوە پێشانگاکە لە ژێرناونیشانی وێنە نەبینراوەکانی کارەساتی بردومانی هەڵەبجە بە چەکی کیمیاوی لە شاری سلێمانیە کرێتەوە تەرزە زانێری زیاترمانەیە دێت تەرزە سڵاوت دەبێت. تەرزە گوێ لێمانە؟ بەڵێ سڵاوتان لێبێت سڵاو لە بینەرانی خۆشەویستی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نەبێت بەڵێ تەرزە گوێمان لە تۆیە زانیاریمان بیتێ سەبارەت بەو چالاکیی ئەمڕۆ لە هۆڵی ئەمنە سوورەکەی شاری سلێمانی ئەنجامەدرێت پێشانگایەکە کرێتەوە پێشانگایەک لە ژێر ناونیشانی وێنە نەبینراوەکانی کارەساتی بردومانی هەڵەبجە بە چەکی کیمیاوی زانیاریمان بیتێ و میوانەکانت چێت کە گفتوگویان لەگەڵاکەیت.
دەستگای میدیای کورسات باڵێ تاکو ئێستا ژمارەیەک فۆتۆ لەبارەی بردومانی کیمیای هەڵەبجە بڵاو بوونەتەوە کە کاتێک ئەیان بینین بەڕاستی هەمومان ئەمەنەی تر خەمبارە بین بەوەی کە ڕوویداوە لە 1380 لە هەڵەبجە بەڵام ژمارەیەک لەم فۆتۆانە دەوترێت کە فۆتۆگرافێرێک ئەمڕۆ نمایشیانەکە هەتاکو ئێستا نمایش نەکراون و بێگومان ئەوەنەی تر ئەم زامانە لە بینینی ئەم فۆتۆانەیە بۆمان دەرەکەوێت کە زامێکی گەورەیە جابۆی کە بزانین تەرزە چۆن باسی ئەم وێنن نەبینراوانە کەدو ئەوەی کە ئەم چالاکی کە ئەمڕۆ سازکراوە لە ئەمنە سوورەکەی شاری سلێمانی ئەڕۆینەوە لای تەرزە فەرمووە. خۆشەویستان سلااوتان لێبێت سلااو لە بینەرانی خۆشەویستمان بێت لە هەر جێگەیەکەوە کە ئێستا بینەرمانن بینەری شاشە جوانەکەی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێن بێگومان هەمووان ئەزانین کە ئەمڕۆ 36 ساڵ تێپەر دەبێت بەسەر بردومانکردنی شاری هەڵەبجەی خۆشەویست هەر بۆیە دەستگای میدیایی کورسات میوانداری یەکێک لە فۆتۆگرافەرە ناسراوەکانی ئێرانی کردو کە بەڕێزیان ئەکبەر موحسینی کە بەڕێزیان لە 16 بە کامێراکەی وێنی زۆرێک لەو دیمەنانی شاری هەڵەبجەی تۆمار کردووە و لە هەمان کاتە پەیوەندی کردووە بە کۆمەڵی تەواوی قوربانیانی کیمیابارانکردنی شاری هەڵەبجە کە لە ڕێگەی ئەوە کۆمەڵێک فۆتۆی دیکەی لە نێو پێشەنگاکەیە خوێندنەوەی تاوی بۆ کردووە خودت زۆرێک لەو دیمەنانی نیشانداوە لە ڕێگەی فۆتۆکانەوە و لە هەمان کاتە فیلمێکی دۆکومنتاریش کە بۆ ماوەی 24 خولەک ئەم فیلمە دۆکومنتاریش لە نێو ئەمنە سوورەکەی شاری سلێمانیا نمایش ئەکرێت جابۆیە دەستگای میدیایی کورسات سپۆنسەری تاوی ئەم پێشانگای گرتوتە ئەستۆ بە هەمانگی لەگەڵ ئەمنە سوورەکەی شاری سلێمانی بە خۆشحاڵیەوە ئێستا بانگشتی زۆر بەڕێز ئاغای ئەکبەر یەکەم کا بەڕێزان ئەگەر تەشریف بێنە لای ئێمە سپاس بۆ جەنابیان سلااوتان لەبێت تۆم کاتتان باش بێت پێمان بڵێ ئاغای ئەکبەریس پەیامی تۆ یاخود بیرۆکەی ئەم پێشانگایە چی بوو لە نێو ئەمنە سوورەکەی شاری سلێمانی و لامان کاتە لە دوای 36 ساڵ چۆن بیرتان کردەوە ئەم کارانەتان لە نێو پێشانگاکە نمایش بکەن. بسم الله الرحمن الرحیم. من قبل از هر چیزی من پێش هەموو شتێک خواستم که درود بفرستم ئەمویست کە سڵاو بنێرم شهدای حلبچه بۆ هەموو شەهیدەکانی هەڵەبجە و زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ لە دوای 36 ساڵ لەم ڕۆژە خەمبارەیە لێرە و هەنگاوێکی بچووک لەبارەی بۆ تۆمارکردنی تاوانەکانی ڕژیمی بەعس بۆ هێشتنەوە و بە زیندوو هێشتنەوەی ئەنجامم داوە. مەبەستم لە بەڕێوەبردننی ئەوەیە من ساڵانێکی زۆر بوو ئەم فۆتۆانە و ئەم ویددیوانم لە لای خۆم بە زیندوی هێشتەوە بەڵام بەداخەڵ بارودۆخەکە وا نەکرا کە زووتر لەمانە نمایشیان بکەم لەگەڵ ئەوەشە لەو ڕۆژە خەمبارەیە خێزانێکم ڕزگار کرد و بەدوای ئەوە بووم کە بزانم بارودۆخی ئەو خێزانە چۆن و لە ئێستا چی ئەکەن و چۆنەژین بە دوای ئەوە بووم و هاوڕێیانێکی باش لە هەڵەبجە دۆزیمەوە لە دوای ساڵانێکی زۆر و ئەمان منیان بانگهێش کرد بۆ هەڵەبجە و بە دڵخۆشیەوە ئەم خانزانم دۆزیەوە بە سەلامەت بوو و کاتێککە سەردانی مۆزەخانەی هەڵەبجەم کرد ئەم خێزانازە خێزانی حاجی زەمان و کاتێکە مۆزەخانەکەم بینی زۆر دڵخۆش بووم لەوەی کە کەشێک ژینگەیەک لەبار کراوە و منیش بڕیارمدا ئەم فۆتۆانە بهێن بۆ ئێرە و لە خزمەت گەلی باشی کورد و هاوڕێکانم بم و ئیشەڵڵا کە توانێ بێتم هەنگاوێکم بۆ خەڵکی زۆڵم لێکراوی هەڵەبجە هەڵگرت بێت.
زۆر سپاس بۆ میوانەکەمان لەم بەشەی پرۆگرام کە بەڕێزیان یەکێکن لە هەرە فۆتۆگرافەرە بەناوبانگەکانی شاری ئێرانی خۆشەویست کا بەڕێزیان ئاغای ئەکبەری کە لێرە لە ناو شاری سلێمانی و لە ئەمنە سوورەکەی شاری سلێمانی لە ڕێگەی نمایشکردنی یەکێک لە پێشەنگە دیارەکان کە تایبەت بە یادی هەڵەبجە لێرە تەواوی وێنەکانی نمایش کردووە کە لە کاتژمێر 11 کۆمەڵێک لە میوانە تایبەتەکان بە ئامادەبوونی هەندێک لە کادرانی حیزبی سیاسی و لە هەمان کاتە چەندین هونەرمەند و ڕۆشنبیران لێرە ئامادەن و دوجاریش لە کاتژمێر 2 پاش نیوەڕۆ هاوڵاتیانی خۆشەویست بە تەمەنە جیاوازەکانەوە توانن بێن سەردانی تاوی پێشەنگاکە بکەن و بەچاوی خۆیان ئەو دیمەنانە ببینن یاخود ئەو چیرۆکە تراژیدیایانە ببینن کە ئەم فۆتۆگرافەرە کاری لەسەر کردووە کە بەڕێزان لە کاتی بردومانەکەیە چرکە بە چرکی تاوی ئەو وێنانی یاخود ئەو دیمەنانی تۆمار کردو و توانیوێتی لە ئەرشیفی خۆی لە چاوی کامێراکەیەوە تەواوی شاری هەڵەبجە با بڵێن بەجیان بناسێنێت بۆیە دووبارە دەستخۆشی لێکەین کە لەگەڵەوەی لە دوای 36 ساڵ ئەم پێشانگایی کردوتەوە بەڵام ئەمە وێنایەکی دیکەی شاری هەڵەبجە نیشان ئەدات و تەواوی ئەرشیفی شاری هەڵەبجە نیشان ئەدات لە ڕێگەی پێشانگاکەی و بیرمان نەچێت فیلمە دۆکومنتاریەکەشی کە ماوەی 24 خولەک ئەخایەنێت ئەمەش کۆی تەواوی ئەرشیفی بە جینۆساید ناساندنی بردومانکردنی هەڵەبجە بەچێکی کیمیایی لە نێو فیلمەکەیە ڕەنگی داوەتەوە جا ئێستا پێمان خۆشە بچینە لای میوانێکی دیکەی خۆشەویست کا بەڕێزان بەڕێوەبەری ئەرشیفن لە مۆزەخانەی ئەمنە سوورەکەی شاری سلێمانی زۆر بەڕێز کاک دڵشاد محەممەدم لەگەڵا بێت ئەگەر بەڕێزیان ئەرکێشن سپاس بۆ ئامادەبوونتان کاک دڵشاد زۆر سپاس ئەگەر بەڕێزت بێتە ئێرە کاک دڵشاد پێمان بڵێ بێگومان دەستگای میدیای کورسات لەگەڵ ئەمنە سوورەکە ئەو هەماهەنگیان کردووە لەکردنەوەی پێشانگایەکی هەرە دیار تایبەت بە یادی هەڵەبجە ئاماژە بۆ بکەین ئێوە چیتان پێویستە لەکردنەوەی هەر پێشانگایەکە لە نێو بەش بە بەشی ئەمنە سوورەکەی شاری سلێمانی ئەکرێتەوە یاخود تا چەندە وێنە گرنگە لەوەی کە دووبارە ئێمە ئەتوانین بە ئەرشیفکردنی یاخود وێنەی تەواوی ئەو دیمەنانە بکەین کە لە کاتی هەر ڕووداوێکە ڕۆیات فۆتۆگرافەران ئەتوان لە چاوی کامێرەکەیانە و وێنای بکەن بەڵێ سڵاو لە کورسات و بینەرانی کورسات طبعا کەمڕۆ 16 سێە یادی کارەساتی کیمەبارانی هەڵەبجەیە لێرەوە درود بۆ گیانی ئەو شەیدانی کە لە کارەساتی هەڵەبجە شەید بوون ئێمە کو مۆزەخانیشمان ئەمنە سوورەکە بۆ هەر کارەساتێک مۆزەخانێکمان دروست کردووە ناو بیناکانی ئەمنە سوورەکەیە هەڵەبجەش یەکێکە لەو کارەساتانە فۆتۆگرافەری بەڕێز ئەکبەری موحسینی و ڕێکانی لە کارەساتی هەڵەبجە دەورێکی زۆر گرنگیان بینیوە بۆ دۆکومنتکردنی ئەو کارەساتە تراژیدایە کە ئێمە توانیمان لە ڕێگەی ئەوانەوە فۆتۆکانی ئەوانەوە وێنەکانی ئەوانە ڤیدیۆکانی ئەوانەوە ئەم کارەساتە بە جیهان بەناسیێنین بەبەراورد بۆ نمونە مەگەر وەکو مۆزەخانەکەی خۆمان بۆ ئێمە دوو جار گرنگە لەبەرەوەی کاتێک ئێمە دەستکەین بە بنیادنانی مۆزەخانەیەک ئەوەی پێویستمان بە شاید حاڵیان مێژووی زارێکێ بۆ کتێبێک بۆ شتێک بەڵام بۆ مۆزەخانە پێویستم بە فۆتۆیە پێویستم بە ڤیدیۆیە ئەو کات با بڵێن مزداقەتی هەیە کاتێک کە لە مۆزەخانەکەدانی ئەمە کارەساتمان زۆرە لە کوردستانە بۆ هەرێکی لەو کارەساتانە ئەگەر وێنە نەبی ئەمە ناتوانین لێرە ئیشی لەسەرکەین وێنەیەک بۆ ئێمە زیاتر لە چەند کتێبێک زیاتر لە چەند شاهد حاڵێک لەبەر ئەمە وێنەدانی پیشانی خەڵکین وێنەکە ئیسەرمێنەکە ئەم بەڵگەیە ئەم کارەساتە بەو جۆرە بۆیان بەو شێوازەیە لە ڕووی یاساییشەوە تەبعاً وێنەیەک زۆر باشتر و بەڵگەی ترە تا شاهد حاڵێک تا کتێبێک تا نازانم هەر شتێک بەداخۆ ئێمە کورد بۆ هەر کارەساتێک لەم کارەسانە کە بەسەرمان هاتووەکو هەڵەبجە وەکو کیمەبارەکانی تر وەکو ئەنفالیش وەکو خودی خۆمان فۆتۆگرافەرانمان وەک پێویست نەبووە یان کامێرا وەک پێویست نەبووە کۆمەڵ فۆتۆگرافەر هەیە لەسەر ئاسی دنیاە کە ئەم کارەساتانیان بۆ تۆمار کردوین یەکێک لە کارەساتەکانی وەکو هەڵەبجە ئێمە پێشتری ئیشمان لەسەرکردون وەکو بەرەز ئەحمەدی ناتقی لێرە هەر بە هەمان شێوەی بەرەز ئەکبەری موحسینی پێشانگامان بۆ کردونە دوای وێنەکانیان پێشکەشی مۆزەخانەکە کردو ئەرشیف کراون کە لە داهاتوی مۆزەخانێکی لێ دروستەکەین بەناوی مۆزەخانەی هەڵەبجە کە هەموو وێنەکانی ئەوان جارێکی ئەمە با بڵێن دانەنین و جیاوازەکەی ئێمە تەنها لە کارەساتی هەڵەبجە مەسەن لە یادی 16 سێ تەنها
هەبوو کارزای هەڵەبجە ئەم وێنانە نمایش ناکرێت بە هەمیشەیی ئەکرێت لەگەڵ ئەوەیە لەسەر ئاسی دنیاە کەناڵە جیهانیەکانیان راپۆرت و بەرنامە ئەکەن لەسەری لە ئاسی ناوخۆ و دەرەوەش خوێندکاران و توێژەرانیان داوای سەرچاو و داوای وێنە و داوای ڤیدیۆمانەکەن بۆ هەرێکی لەو کارە ساتانە ئێمە ئەکرێت لە داهاتووە پرۆژەی لەم جۆرەمان زیاتر بێ بە تایبەتی کورسا درێخی نەکردووە پێشتریش پێکۆکاری کەمان کرد لە داهاتووشە ئێمە پرۆژەی کەمان هەیە کە بەڕێز کاگاکۆ غەریب بەڕێوەبەری گشتی مۆزەخانە پرۆژەیەکمان گاڵاڵە کردووە بۆ با بڵێن وەرگرتن و معلومات و زانیاری لەسەر هەموو فۆتۆگرافەرە جیهانیانەی کە لەسەر کورد ئیشیان کردووە بە تایبەتی لەسەر کارەساتی هەڵەبجەوە بۆ ئەوەی کە لە داهاتووە ئیشان لەگەڵا بکەین وێنەکانیان لێ وەربگرینەوە ئەرشیفیکەین لە داهاتوە بیانکەین بە مۆزەخانە و لە هەموو شتی مهمتر بە جینۆساد ناساندنیان تەنها لەلایەن خەڵکۆن لەلایەن با بڵێن نەتەوەی گرتوەکان لەسەر ئاسی دنیاە بە جینۆساید بناسیاندرێن. زۆر سپاس بە وتەکانت بەخێرهاتی زۆر سپاس بەڵێ وەکو ئەوەی کە کاک دڵشاد بەڕێزیان ئاماژیان بۆ کرد تەواوی ئەو پێشەنگایانە یا خود تەواوی ئەو کارە ساتانەی کە لە تەواوی کوردستانە بەسەرگەلی کوردایەت تیمە تایبەتەکەی ئەمنە سوورەکەی شاری سلێمانی لە هەر جێگەیەک لە جێگاکانی نێو ئەمنە سوورەکە تەواوی ئەو بابەتانی کە فۆتۆگرافەران یا خود کەسایەتە دیارەکان کاری لەسەرەکەن ئەمان ئەتوانن لە هەر جێگەیەکی نێو ئەمنە سوورەکەی شاری سلێمانیا بە ئەرشیفی بکەن لەبەر ئەوەی تەواوی نەوەکانی دواتریش ئەتوانن بێن سەردان بکەن لەسەر مێژووی گەلی کورد خوێندنەوەی تەواویان هەبێت زانیاریان هەبێت کە چی بەسەرگەلی کوردهاتوە بۆیە کردنەوەی تەواوی پێشەنگا فۆتۆگرافیەکان یا خود فیلمە دۆکمنتاریەکان نمونەیەکی زیندۆن بۆ نیشاندانی کەیسی ئەو کەیسانی کە بەسەرگەلی کوردهاتوە یا خود ئەو کارە ساتانەی کە بەسەرگەلی کوردهاتوە وێنایەکی دیکەی تەواوی کارە ساتەکانی گەلی کورد نمایش ئەکات و نیشانی ئەیات. جا ئێستا ئەچمە لای چەند میوانێکی ترم زۆر بەڕێز کا کۆچەر میرزامان لەگەڵا بێت کا بەڕێزیان نووسەرن ئەمێ ئاماژە بۆ بکەم کە ئەوانیش هاتوون وەکو گروپێک کاریان کردووە لەسەر نووسینەوەی مێژووی شاری هەڵەبجە و لە هەمان کاتە چەند بیرۆکەیەکی جیاوازیشیان هەیە لەسەر تەواوی هەڵەبجە پێمان خۆشە لە زاری خۆیانەوە ئاماژە بە تەواوی بیرۆکەکەیان بکەن. کا کۆچەر ئەگەر بیتە لای ئێمە سپاس بۆ ئامادەبوونت ئەرک بکێشی. کا کۆچەر سڵاو لێبێت تۆم کاتت باش بێ هەر با لەوە دەست پێ بکەین. ئێوە وەکو گروپێک ئەمڕۆ تایبەت بە یادی هەڵەبجە چەند بیرۆکێکی جیاوازتانە یەکێک لەوانە ئەمێ لەوە دەست پێ بکەم نووسینەوەی تاوای مێژووی هەڵەبجەی خۆشەویستە و دوجاریش ئەو بیرۆکانی ترتان کە لە ڕێگەی فۆتۆوە ئەتانەوێت کاری لەسەر بکەن چی لە خۆگرێ. بەڵێ سوپاس بۆ بەڕێستان دیارە ئێمە ڕۆکو دیاریەک بۆ ساڵ سەرەتا سەری ڕێز و نەوازش بۆ تەواوی شەیدان و قوربانیانی شارەکەم شارە ئەزیزەکەم دادەنێن و تەواوی شەیدانی کوردستانیش ئەم ڕۆژە بۆ ئێمە ڕۆژێکی ماتەمە لە ڕاستیە و دوای 36 ساڵ مەفروزە کە لەجێەوەی کە ئێمە ماتەم بگێڕین بگرین ئەوە بکەین هەر کەسێک لە ئاسی خۆی بێ شتێ بکە هەوڵێک بدا بۆی ئەم شارە سەر لە نوێ بگەڕێتەوە سەر ڕێزکە ئەسڵەکەی خۆی کە ڕێچکەیەکی شارستانیە و ئێمە وەکو بۆردی دۆکمنتکردنی مێژووی هەڵەبجە ئەم پرۆژەمان لە 36مین ساڵ یادی هەڵەبجە پێشکەشەکەین وەکو دیارێک بە شارە ئەزیزەکەمان دیارە بیرۆکەی دۆکمنتکردنی مێژووی هەڵەبجە بیرۆکەیەکە کە ئەوەی لە سەرتاوە تەواوی ئەو وێنە کۆنانەی کە هەر لە 100 ساڵ بۆ 120 ساڵ زیاتر کە تەواوی شارستانەتی هەڵەبجە دەرەخا کە وەختی خۆی لە بەداخەوە لە چیمیایەکە زۆرێکیان فەوتان ئێمە هەوڵی ئەوەین کەماوە ماڵ بە ماڵ ئەو وێنانە وەرگرین و سکانی کەین و دۆکمنتی کەین و کاری لەسەر بکەین بە دەرلەوە ئێمە ئیش لەسەر مێژووی زارەکی دەکەینەوە مێژووی زارەکی مەبەستمان لۆیە کە ئەو کەسە بە تەمانانی لە هەر بوارێکدا کاریان کردووە هەر پیشەیەکیان هەیە بیان دوێنین و ئەمانە بەشێکی گرنگی مێژووی هەڵەبجە و کوردستانیان لایەوە دوجار ئەم مێژووە زارێکی مێژوو نووسەکان ئەتوانن سوودی لێوەرگرتن و مێژوو بنووسنەوە. بیرۆکەمان بەردەوام بێت تا ئەوەی کە بڵین سایتێ دەکەینەوە دوای ئەوەی کە بەتەوان من پرۆژەیە چەند ساڵێ دەخایەنێ دوای چەند ساڵێک سایتێ دەکەینەوە ئەو بابەتە مێژویانی کە لەسەر هەڵەبجە هەیە لە هەر بوارەکە خۆتان نەزانن مێژوو چەنەها لقی هەیە
ئەو کەرەسە خاوانەی چونکە بۆی ڕوون بێ بۆ بەڕێستان ئێمە مێژوو نانووسینەوە مێژوو دۆکمنت دەکەین جیازەی زۆر هەیە لەنێ ئەمە مێژوو نووس نین دۆکمنتارین ئەو کەرەسە خاوانەی لە هەر بوارێکی مێژووی ئایا فیلمە ئایا گۆرانی ئایا شێرە ئایا شاعیرەکانی هەڵەبجەن ئایا ڕۆمانێکە لەسەر هەڵەبجە نووسراوە فیلمێکە لەسەر هەڵەبجە کراوە کتێبێکە لەسەر هەڵەبجە نووسراوە تەواوی ئەو لەقانەی کە پەیوەستە بە مێژووی هەڵەبجە و مادە خاوگەی ئەمەی خێنەوە وێبسایتەوە بۆ ئەوەی هەچ کەس بچووکترین شتی لەسەر زانیاری لەسەر هەڵەبجە بێوێ لە هەر بوارەکە بگەڕێتەوە بۆ ئەو سایتەی ئێمە چونکە ئەو سایتە بێ بە ناوەندێکی گەورە بۆ لێکۆڵینەوەی هەچ کەسێک کە ئەوێ لە هەڵەبجە لە بواری هەڵەبجە ناسیدا کار بکە جگە ئەمانە کۆمەڵی خەیاڵن ئەوە ئێمە هەوڵی جێبەجێکردنیانەوە شتی بەزار ئێڵێن بەڵام ئەگەر ئەوە جێبەجێ بکرێ ئیشی زۆر گەورە و خزمەتی زۆر گەورە بە مێژووی هەڵەبجە دەکات. کاکۆچەر هیچ پامێکی ترتان هەیە لەسەر بە دۆکۆمنتکردنی مێژووی هەڵەبجەی خۆشەویست دواپامی بەڕێستان وەرگرین و بۆی ئەو هاوڕێیانشمان ئەگەر وتێکی تایبەتیان هەبێت لە سەریادەک. بەڵێ وەڵی دواپەیام ئەوەیە کە ئەو بەڕێزانەی خۆ دەزانی هەڵەبجە شارێکە لە هەموو شوێنەکە وەختی خۆی بۆ فەرمانبەری بۆ ئیشکردن بۆ بە درێژی چەند سەد ساڵێک خەڵڕووی تێکردو ئەو خێزانانە لە هەموو شوێنەکەن لە سلێمانیان لە هەولێران لە تەواوی نێغان فترەیە لە هەڵەبجە ژیاون بەشێکی مێژووی هەڵەبجە لای ئەو بەڕێزانەیە ینی لای باوکیانە لای باپیریانە بە یۆ ئەو بەڕێزانی کە ڕسمەکانی باوک و باپیر و ئەوانەیان لایە ئێمە ئۆفیسمانەیە لە بازاری هەڵەبجە لە خوار پردی خەسرە و خاڵ ئەتوان پەیوەندیوان پێوە بکەن و ئەو وێنانی کە کەسوکاریان بێن بووە ئێمە تەنها و ئەمانەتە لیان وەرەگرین سکانیانەکەین چۆن وەرمانگرتو ئاوا بە ئەمانە دەێنە دەستخۆیان. ئەو وێنانە تەواوی با بڵێن تەمەنە جیاوازەکانی تێ بە منداڵ گەنج پیر ئێوە کارتان لەسەر کردوون ئەمە هەوڵێکی ترە بۆ ناساندنی تاوی ئەو کارە ساتانە کە دووبارە نەوەی تازەش بتوانێت بە ئەرشیفکردنی یاخود بە دۆکۆمنتکردنی ئەم کارە ساتانە لە نزیکەوە ئاشنای بن قسەی تۆ چێ لەسەر ئەم بابەتە بەدەر لە کارە سات ینی تۆ دایمەن بەڵێ کارە سات بڵێن ناسنامەیەک بوو کارەساتی هەڵەبجە تەواوی کوردی بە هەڵەبجە ناسان بەس هەڵەبجە ڕوویەکی کەی هەیە لە ڕاستی ڕوویەکی شارستانی هەیە ئەو ڕۆ شارستانەیە لە سیرکردنی مێژووی هەڵەبجا دەبینین ینی ئەوەی کە لە دوای هەشتاوەشت و ڕاگەیاندەکان کە بەردەوام کاری لەسەرگەن وازان هەڵەبجە تەنها شوێنێکی کارەساتبارە و ئیتر بە قوربانی و بە شەهیدەکانیەوە دەناسرێتەوە بەڵام ئەو ڕووە ئەوە ڕووە ڕوویەکی بەڵام ئێمە ئەمانە ئەسلی ڕووە شارستانی دەکەی هەمتر بجێڕینەوە بڵێن هەڵەبجە بەر لە چیمیاباران ئەمە بوو مەولەوی تایە گۆرانی تایە ناتقی تایە شاهۆی تایە بەداها کە لە شاعری کلاسی کورد خەڵکی هەڵەبجەن کە ڕەنگە زۆر کەس نەزانێت نەگەوە زۆرێک لە شاعیرەکانی زۆربەی شاعیرەکانی کورد لە قۆناغێکی ژیانیان لە هەڵەبجە ژیاون و کاریگەری ئەو کاریگەری ئەو کەشوهای هەڵەبجە بە تەواوی شارەکانیشانەوە دیارە. کەواتە ئێوە لە هەموو لایەنەکانەوە کارتان لەسەر کردو هەم لە ڕووی ئەوەی کارەساتی کیمیابارانکردنی هەڵەبجە و لە هەمان کاتە ئەو دیوەی تری کە بەڕێستان ئاماژەتان پێکرد ڕۆ شارستانیەکەی شاری هەڵەبجەتان نیشانیاوە. سوپاس بۆ ئامادەبوونت کاکۆچەر بە خێراتی دووبارە سوپاس بۆ بەڕێزت بە خێراتی زۆر سوپاس. زۆر سپاس بۆ کاکۆچەر میرزا کابڕێزیان نووسەرن بە دۆکۆمنتکردنی تای مێژووی هەڵەبجەی خۆشەویستیان وەکۆی کە لە قسەکانی ئاماژەی پێکرد ئەتوانن کاری جدیتری لەسەر بکەن و لە ڕێگەی گروپە تایبەتەکانانەوە تەواوی مێژووی هەڵەبجە بە تەواوی دنیاش بناسێنن نەک تەنیا لە هەرێمی کوردستانە. جا ئێستا ئەگەر ئەو تیمە تایبەتەی کە لێرن چەند کەسێکیان بێنە ئێرە بۆی پامێکیان وەرگرین لەسەر یادی هەڵەبجە و بابزانین وتەی ئەوان چییە وەکو هەڵەبجەیەکان. سلااو لێ بێتۆم کاتت باش بێت زۆر سپاس لەسەر یادی کیمیابارانکردنی هەڵەبجە بە چەکی کیمیای بەڕێستان چوتەیەکتان هەیە بۆ ئەم ڕۆژە مێژوویە. واللهی هەروەکو شتێکی تەقلیدی فێر بووین هەندێک شتاڵێن سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدان و بۆ هەموو خەڵکی هەڵەبجە و بۆ ئەوە دانەوێنین بە ئەنجا لە هەمان کاتیشە
هیوای زوو چاکبوونەوە بۆ برینارانە خوازیین بەڵام پێویستە ئێمە بەڕاستی لەم شتە تەقلیدیانەوە نییە تەجاوزکەینیت بیر لەوە بکەینەوە بەڕاستی هەرێکیەوە لە لای خۆیەوە خزمەت بە هەڵەبجە بکەینیتە هەرێکیەوە لە مەجای خۆیاوەی بتوانێت. دەسەکانە خۆشوە هیچ پامێکی ترمەوە لە کۆتایی ئاماژی پێ بکەین؟ ئێمە وەکو گروپێکی خۆبەخش هەستاوین لە سۆنگەی بە پرسیارەتیمانەوە بەرامبەر بە دوێنەیەکی پڕ لە سەروەری و پڕ لە شارستانەتی هەڵەبجە ئێمە هاتوین پرۆژەیەکی خۆبەخشمانەوە کردووە ڕاگەیانووە لە ڕێگەی ئەم پرۆژەمانەوە ئەمانەوێ دۆکومنتی هەمووی مێژووی هەڵەبجە بکەین با بڵێن بە مێژووی زارەکی و بە وێنەکانەوە و بورە کاتان کەم بووە قسە زۆرە لە یادی هەڵەبجەیە بیکەین بەداخەوە. دەستەکانە خۆش بێت کاک کۆچەر تای قسەکانی کرد زۆر بە کورتی پەیامی کۆتاییت بێڵە چکە نامێ قسەکانت ببڕم. وڵی پەیاممانەرەوەیە بە هیوایەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لەم ڕۆژەیە یعنی هەر تەنها ڕۆژێ نەبێ بۆ هەڵەبجە لە هەڵەبجە بکرێتەوە سێرێکی حاڵیە و برینارانە بکرێت بەڕاستی ئەمە برینارێکی زۆرمان هەیە ئەوانەی کە ڕۆشتون تازە ڕۆشتون بەس خەڵکێکی زۆر برینارمان هەیە بەڕاستی لە یاکیان لێ بکرێتەوە وانە بتوانێت لە ناو هەرێما بێارە دەرەوەی هەرێم بێ لەو شوێنانەی کە بە چارەسەریان نەکرێت بتوان چارەسەریان بکەن سەر چاوەکان. سواز بۆ جەنابیشتان زۆر سپاس بەداوای لێبوردنەوە کە نەمانتوانی تای پەیامەکان لە بەڕێز دووەرگرین زۆر سپاس بۆ تای میوانەکانم لەم بەشی پرۆگرام دووبارە سەری ڕێز و نەوازش بۆ تاوی شەیدانی کارساتی کیمیابارانی بردومانکردنی هەڵەبجە بە چەکی کیمیاییدا ئەنەوێنین ئەمەش تاوی ئەو بابەتانە بوو کە ئەمڕۆ لە زاری میوانەکانمانەوە لە ئەمنە سوورەکەی شاری سلێمانی بۆ ئێوە خۆشەویستمان گواستەوە ئەگەڕێنەوە بۆ ستۆدیۆ بۆ لای هاوکاران. بەڵێ سپاس بۆ تۆ تەرزە. خەریکی نەمەش لە کاتژمێر 11 نزیکە بینەوە کاتژمێرێک کە یەک دنیا یادگاری ناخۆش و بیری کوردان و بەتایبەت کوردان لە هەڵەبجە هێنێتەوە. ڕۆحی سەرجەم شەهیدانی هەڵەبجە و سەرجەم شەهیدانی کورد شاد هیوای ڕۆژێکی ئاسوودەتان بۆ خوازین خواتان لەگەڵ.